هاوشێوەی شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان لە سنووری قەزای چەمچەماڵیش ڕۆژ بە ڕۆژ حاڵەتەکانی کوشتنی بەبێهۆ و کوشتن لەسەر بابەتی ئاسایی و سادا لە هەڵقشاندایە. با جۆرەی ئامارێکی بەشی پۆلیسی قەزاکە بێت لە ماوەی کەمتر لە 20 ڕۆژدا 3 هاوڵاتی لە سەنتەری قەزاکە و ناحیەکانی دەوروبەری بەبێهۆ کوژراون. ڕۆژنامەنووسێکی شۆکاری زیادبوونی حاڵەتەکانی کوشتن بۆ لاوازی ڕۆڵی دادگاکان و دەستێوەردانی حیزب لە کاروباری دادوەری و دادگاکان دەگەڕێنێتەوە. گرنگترین شت بۆ دادگاکان ئەوەیە ئەبێ دەستی حیزبی لێدا بماڵێنرێ، ئەبێ دادگا زۆر بەسەر بەخۆیانە زۆر بە شێوەیەکی واقعیانەوە بە شێوەیەکی قانونیانە ئیشی خۆی بکات و پۆلیس بە ئیشی خۆی بهەڵبسێ. و خاڵێکی تر کە من پێم وایە ڕۆڵی هەبووە لەوەی کە خەڵک کەمتر سڵ لە تاوان بکاتەوە، خەڵک کەمتر سڵ لە کوشتن بکاتەوە. بەشێکی مۆزوعی ئەم دوو ئیدارەی و پەنادان لەم دیو بۆ ئەو دیو لەم بەر بۆ ئەو بەر ئەمە حاڵەتێکی تر بۆ کەمە ئێسش زۆر جار هەستی پێکرد. توێژەرێکی کۆمەڵایەتیش چەند هۆکارێکی حاڵەتەکە باز دەکات کە دیارترینیان لاوازی کەسایەتی تاکو و لاوازی ڕۆڵی ئاین و نەبوونی هۆشیاری پێویستە. هاوکات چەند چارەسەرێکیش دەخاتە ڕوو. باشترین چارەسەر لە ئێستایە بۆ کۆمەڵگای ئێمە لە سێ خاڵە من ئەتوانم کورتی بکەمەوە. خاڵی یەکەمیان مەسەلەی چالاکردنی ڕۆڵی دادگاکان و دەرکردنی کۆمەڵی یاسا کە بە فیعلی وا لە تاکەکان بکە کە ترسیوان هەبێ نەتوانن تاوان بکە. دووەم نەهێشتنی هەموو ئەو شوێنانەی کە کە کەرەستەی چەک و تەقەمەنی ئەمانە بە ئاسانی تیا دەسەکەی بۆی خەڵک تاوان بکە. خاڵی سێمیشان لاوازکردن یاخود نەهێڵانی هەموو ئەو شوێنانەی کە ڕۆڵی دادگاکانیان کەم کردوێتەوە، وەکو مەسەلەی پەنابردن بۆ سڵحی عەشایری و بوونی دیوەخانەکان. قایمقامی چەمچەماڵیش دەڵێت هەر سێ بکوژەکە لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێردا دەستگیر کراون و ڕوبەڕووی دادگا کراونەتەوە و ئیجراعاتی یاساییان لەگەڵدا دەکرێت. مامۆستایەکی یاینیش ئاماژە بۆ دەکات باشترین چارەسەر بۆ بنەبڕکردن و کەمکردنەوەی حاڵەتەکە جێبەجێکردنی شەریعەتی پیرۆزی ئیسلام و کاراکردنەوەی یاسای سزای لە سێدارەدانە لەلایەن پەرلەمانەوە. بەشێکیان لە کاتی تاوانەکەدا ئێمە ئیجراعاتمان کردووە، هەندێکیان نەمان هێشتووە هیچ لەو سێ بکوژە لەو سێ حاڵەتی کە ڕوویدا لە 24 کاتژمێر تێپەڕی نەکرد. هەر هەمویان تۆمەتبارەکانیان گیران یا ڕاپێچی دادگاکران لە زەختی ئێمە، لە زەختی هێزەکانی پۆلیس و ئاسایش، لە زەختی جەماوەری و کەساتی و لایەنە سیاسیەکان. نیشانەیەکی گەورەیە بۆی کەوا حکمی قورئان جێبەجێ ناکرێت و حکمی یاساش جێبەجێ ناکرێت. خۆی یاسا قورئانە. ئەگەر هاتو قساس جێبەجێ بکەین، خی گەورە بە یەک ئاەتێکی جوان وەلەکم في القصاص حیات یا ئولی الئەلباب، واتە قساس بەردەوامی ژیانەوەی ئێوە ئەی بەنی ئادەم لەسەر زەوی. ئەم قساسە تەنها بۆ مسلمان نییە، بۆ غێری مسلمانشە. ئەگەر جێبەجێی بکرێت وەکو شەرە وەڵای کەس تووشی ئەوە نابێت. زۆربوونی حاڵەتەکانی کوشتنی بەبێهۆ و کوشتن لەسەر بابەتی سادە و ساکار و بێبایەخ سەلمێنەریە و ڕاستەیە کە کاراکردنەوەی سزای لە سێدارەدان یەکێکە لە چارەسەرەکان بۆ کەمکردنەوەی ئەم حاڵەتە. تاچی دیکە هیچ کەسێک لەسەر فولایت و سەرچۆپی و پێکدادانی ئۆتۆمبیل و بردننی مۆبایلیان بڕەپارەیەکی کەم نەکوژرێت و دواتریش تاوانبارەکە بەر لێبوردنی گشتی بکەوێت و ئازاد بکرێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.